ئۆرکسترای گەنجانی عەرەبی ساڵانە چالاکی خۆی ئەنجام دەدات بە جۆرێک ئەم بۆنە هونەریە ساڵانە لە وڵاتانی جیاواز مایژەکرێت. بۆ قسەکردن لەسەر بەڕێوەچوونی ئەم ئۆرکسترایە میوانداری هونەرمەند ژۆلی شوانمان کردووە. کاک ژولی بەخێر. زۆر سپاس. سەرەتا ئەمەوێت ئەوە بڵێم ئەوەی جێ دڵخۆشیە ئۆرکسترای ئەم ساڵ ئەم بۆ نەونەری ئەم ساڵ کە لە مۆسکۆ بەڕێوەچوو 12 هونەرمەندی کورد بەشدار کردووە. بەڵێ سەرەتا سڵاو زۆر سپاس بۆ دەرفەتەکە. ڕاستیەکەی لە ساڵی 2010ەوە من خۆم بەشداریم کردو لە ئۆرکسترایە. ساڵ لە دوای ساڵ ڕێژەی بەشداربووانی لاوانی کورد زیاتر بەرەو زیاد بوونە ڕۆشت. جێ دڵخۆشیە بە خۆشحاڵیەوە بەڵێ. ئەم ساڵ 16 ژەنیاری کوردمان هەبوو بەڵام لە کۆتاییە 12مان توانیمان بەشداری بکەین. ئەمە جێی خۆشحاڵی بوو و جێی خۆشحاڵی چوو کە من لەگەڵ بەڕێوەبەری ئۆرکستراکە قسەم کرد ئەو پێی ڕاگەیاندم کە ئەو زۆر خۆشحاڵەکە نزیکی 50 کەس لە کوردستانەوە تەقدیمی ئۆرکسترایی کردووە و زۆریشی پێخۆش بوو. بەڵام بە بۆنەی ئەوەی کە هەبوو هاوسەنگی ئۆرکستراکە ڕابگرێ توانیەتی ئەم ڕێژەیە وەربگرێ لەوێ. بەڵێ کاک ژۆلی ئێوە لە چوارچێوەی ئۆرکسترای عێراق بەشداریتان کرد یاخود ئۆرکسترای کوردستان؟ ئێمە لە چوارچێوەی گەنجانی کوردستانە گەنجانی کوردستان. بەڵێ بەڵێ ئەم بۆنەیە ئەوە نیم بزانم ساڵانە ساڵ لە وڵاتێک ئەنجامەدرێ. بەڵێ ساڵێک لە وڵاتیشی لە یەکێک لە وڵاتانی عەرەبی ئەنجامەدرێ، ساڵێک لە وڵاتیشی بیانی دەرەوەی عەرەبی. ئەی پلان نییە لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق مەسەلەن ئەم بۆنە هونەریە گەورەیە بەڕێوە بچێت؟ ساڵی داهاتوو بێ یاخود لە داهاتووە بێت؟ ڕاستە و ڕاستەکەی ئێمە زۆر ئاگاداری ئەو پلانانە نین کە ساڵانی داهاتوو بەڕێواچێ و چۆن بەڕێواچێ، تەنها ئاگاداری ئەوین کە ئەوان کە ئەیانەیە کۆنسەرتێک ئەنجام بن لە هەر شوێنێک بێ ئەوان بە ئێمە ڕاگەرن کە بەتەمان کۆنسەرتێک ئەنجام بن. جا لەبەرەوە بەس ئاگاداری ئەوین کە ئەوان ئاگادارمانەکەنەوە کە پێشوەخت بەڵێ پێشوەخت کە بەشداری بکەین و لەو شوێنەیە لە وڵاتێ یان لە هەر شوێنێک بێ. بەڵێ کاک ژۆلی لە سەرەتاوە ئاماژەم پیاوەی جێ دڵخۆشیە 12 هونەرمەندی کوردی بە ئەزمون بەشداریان کردووە. بەڵێ ئایا بیرتان لەوە نەکردوێتەوە میلۆدی کوردی بەڵێ بخەنە ناو بەرهەمەکانەوە لە داهاتووە بێت؟ بەڵێ ڕاستەکەی ئێمە وەکو کوردەکان ناساندنی کولتور و شوناسی کورد. بەڵێ ئەمە ئەو پێشنیارەمان کردووە بۆ ئیداری دەستی کارژێڕی ئۆرکستراکە و زۆر پێیان خۆش بوو. لە پلانایەکە ساڵی داهاتوو بەرهەمێکی کوردی کە بۆ فۆرمی ئۆرکستراکە بگونجێت بە شێوەیەک بە جۆرێک بێت کە دابەش بکرێتەوە بۆ ئەو بە جۆرێک دابەش بکرێتەوە کە بۆ فۆرمی و ئۆرکسترایە بگونجێت و لە پلانایە کە ساڵی داهاتوو بەرهەمێکی کوردی لە کۆنسەرتەکە هەبێت. بە هیوان کاک ژۆلی باسی فۆرمی ئۆرکستراکەت کرد.
ئەم ئۆرکسترایی کە ئۆرکسترای گەنجانی عەرەب بەڵێ چه هارمۆنیەکە؟ بەڵێ ئۆکسراگە خۆی ناوی ئۆرکسترای فول هارمۆنی لاوانی عەرەبیە فول هارمۆنی بەڵێ فول هارمۆنیە ئۆکسرای فول هارمۆنیش جۆرێکە لە جۆرەکانی گروپی ئۆکسترا کە گەورەترین ئۆکسترایە ئەو فۆرمە فول هارمۆنی بەڵێ فول هارمۆنی یان سیمفۆنی پێڵێن هەردووشیان هەمان واتایان هەیە هەموو ئەو ئامێرانی کە لە ناو ئۆکسرایە جیانە بێتەوە لەو ئۆکسرایە هەیە و ئیتر زۆرێک لە بەرهەمە جیهانیەکان و شاکارە جیهانیەکان بۆ ئۆکسرای فول هارمۆنی نووسراونەتەوە بە تایبەتی لە ئەو شاکارانی کە لە چاخی مۆدرنە و لە ڕۆمانتیک و دوای ڕۆمانتیکەوە بۆ فۆرمی ئۆکسرای فول هارمۆنیە نووسرێتەوە. بەڵێ هونەرمەند ژۆلێ شوان زۆر سپاس زۆر سپاس بۆ کورسات بۆ دەرفەتەگەشت زۆر سپاس.